سەربازی ونی ئەم جارە ئومێد بە کەمەندامان دەبەخشێ. ئەم سەربازە ونانە بە هەنگاوەکانیان دەیانەوێت هەموو کەمەندامان دڵخۆش بکەن. سەربازی ونی ئەم جارە لە شاری هەولێرە چیرۆکی سەرکەوتنی کۆمەڵێک خۆبەخشی خاوەن پێداویستی تایبەت دەگێڕێتەوە کە هەموو هەوڵێکیان دەستگرتنی توێژی کەمەندامانە بۆ گەیشتن بە حەز و ئارەزوەکانیان. ئەم خاوەن پێداویستیە تایبەتانەش بەشێکی زۆریان بەدەست مەینەتی و ئازارەکانی ژیانەوە دەناڵێنن. ئەم ئازار و مەینەتیەش بەشێکی لەلایەن ئەم خۆبەخشانەوە کەم دەکرێتەوە. ئێمە بەڕاستی بڵێنەڵێ کەمەندامان تۆزێک بە ئازارن لە ئیش و کارەکانیان زەحمەتی تێدایە. ئێمەش حالیان وەکو کۆمەڵە داوام دەکەن طبعاً لابد ئازاری خۆی هەیە و ماندووبوونی تێدایە و هەوڵ دەدەین چونکی بڵێن کەم و کوڕیەتی زۆر هەیە لە مافەکانی کەم ئەندامان هەوڵ دەدەین ئێمە چ لە کۆمەڵی ژین چ لەلایەن حکوومەت چ لەلایەن منەظەمە ئەو ئازارانە تۆزەکەم بکەینەوە. ئەم خۆبەخشانە بە ئیرادەیەکی بەهێز سەرەڕای نەبوونی قاچ و دەستیان ڕوبەڕووی زەحمەتی و سەختیەکانی ژیان دەبنەوە و خزمەتێکی گرنگ پێشکەش بەو توێژە دەکەن کە هەمان ئازاری خۆیان جەستەیانی داپۆشیوە. لەم کارەشیان خۆبەخشانە ماوەی 60 ڕۆژ هەموو بەرەبەیانێک زوو دەستیان دەکرد بە پاکردنەوەی هۆڵی کتێبخانەی گشتی هەولێر. دانە بەدانەی ئەو پەرتوکانە پاک دەکەنەوە و دووبارە ڕێکیان دەخەنەوە. وەکو خۆبەخش ئێمە گروپمان هەیە مەتەلەن لێرانە حالات هەیە مەتەلەن ئێستا کۆمەڵی خۆمان وەکو خۆبەخش خزمەتی دەکەین و لە هەندێک شوێنەکانی خۆمان وەچی دەچین ئەو شوێنانەی دەچینە دەرەوەی هەولێر ئەوانە وەکو خۆبەخش ئێمە هەوڵ دەدەین ئەو شوێنانە وەکو ژینگە خاوێن بکرێتەوە. یعنی دەتوانم بڵێم کەمەندامان وەکو کەسی ئاسایی حەزی لێ خزمەت بکە و خزمەتی شوێنە گشتیەکان بکە و هەروەها ژینگەش. ئەمانە ئیرادەیەکی بەهێز لێرە کۆی کردوونەتەوە. ئەم خۆبەخشانە بە هەنگاوەکانیان هەموو کەمەندامان لە باوەش دەگرن. لە سەربازی ون ئەم کۆمەڵە کچ و کوڕە خۆبەخشە دوای هەستکردن بە ئازار و مەینەتی کەمەندامیان بڕیار دەدەن ببن بە خۆبەخش و دەستی هاوکاری بۆ خاوەن پێداویستیە تایبەتەکان درێژ بکەن. هاوکات یارمەتیان بدەن بیان خەنە سەرپەی خۆیان و پشت بە توانای خۆیان ببەستن. ئەو خۆبەخشانە زەحمەتەکەیان ئەوەیە تۆزێک ئەوڕۆ مەتەلەن بەو شێوە نییە کەم ئەندامەکی بێحەد زیادت هەیە لە ئەوە. ئەو پێداویستیانەش تقریباً ئەتوانم بڵێم وەکو خۆراک وەکو کەلوپەلی عەرەبانە و عکازە ئەو شتانە بەو نسبەتە نادەنێ. ئەو شتانە پێدانەکەی زۆر زەحمەت دەبی لەلایەن چ لەلایەن حکوومەتەوە چ لەلایەن خێرخوازەوە. ئەوە تۆزێک زەحمەتە مەفرۆض ئەوەشە بنسبە بۆ خۆبەخشەکانیش تقریباً بڵێن زەحمەت دەچێشن. سواربوونیان بۆ سیارە زەحمەتە، چوونیان بۆ شوێنەکان بە زەحمەتی دەڕواتن. یعنی ئەوە تۆزێک بربەستەچی تۆزێک زەحمەتە بنسبە بۆ گروپی خۆبەخش بۆ خزمەتکردنی کەمەندامە. ماوەی 2 مانگ
کۆمەڵی ژینی تایبەت بە خاوەن پێداویستەکان لە کتێبخانەی گشتیە و لێر مەشغوڵی چالاکیەکانی خۆیان بوون وەکو کۆمەڵا وەکو هاوکاری کە لەلایەن کۆمەڵە وەریانەگرت. بەڕاستی ئەو شتێک کە من لە کار و چالاکیە و کەسانە کە بەڕاستی شایانی قەدرێکی تایبەتن تەقدیرێکی زۆرن لە کۆمەڵگایە ڕۆژانە لە ساعت 7:30 زۆر بە جدیات زۆر لەوە کەسانەی کە ساغن کەسانی کە تەندروستن چونکە تەندروستی معنا تەندروستی جەستن یا تەندروستی مێشک و عەقڵە ئەوان خاوەن مێشکێک و عەقڵێکی سالم و تەندروست بوون ئەوە بۆ من جێی شانازی بوو لە کتێبخانەکە دەستیانە کرد بە خاوێنکردنی باخچەکان دەستیانە کرد بە خاوێنکردنی کتێبەکان یا کارکردن لە ئیدارە و لە کارەکانی کە تایبەتن بە کتێبخانە. لە ڕێگەی پلانێک بە شێوەی گروپ دەچنە ناو باخچە و پارکەکان لەو باخچانە دەست دەکەن بە کاری پاککردنەوە و بژاردن و ڕێکخستنەوە دوای ئەو کارەش هەڵمەتی پاککردنەوە بەڕێوە دەبن بۆ ئەوەی سیمای جوان و سروشتی ئەو دار و درەختە بپارێزن کە سەوزایی و دار و درەختە وەک دڵ و سیە بۆ مرۆڤ و بۆمانەوە و بەردەوامبوونی پێویستی بە خزمەتە. لەناو باخچەکان عادەتەن تەنزیفی ئەوە قاقەزەکە شتەکە لەوێ کەتیبی ئەوە ئێهمالیە کرابی تەقلیمی ئەوەکانە دارەکانە دەبینی حالەت هەیە مەثەلەن هەندێک جیای ماجیایکی ئەوها لاچە دەرچووە ئەوەی قاوێن دەکرێتەوە زاهیرەکی جوان دەردەکەین بۆ شارەکەی خۆمان. 5 ساڵە بە خۆبەخشی لێرە کارەکەم چالاکم زۆرە وچی لە پەیمانگای هاناش خوێندیتم ئەوە چالاکیمە ئێستاش دەورەمان هەیە خۆبەخشی زۆرمان ئەنجام داوە یعنی یەک لەوانە ئیش دەکەین خاوێن دەکەینەوە هەڵدەگرین ینی وچماڵەکی خۆماندانە ینی وچماڵەکی خۆمان ڕاگرتێ ئێرەش نزیکەی 15 سال ئەندام لەم کۆمەڵەیە چەندی سالیش خۆبەخشم خۆشحاڵم کە لەگەر دەستەیەکی ئیداری وا خۆبەخشانە کار دەکەم و چەندین چالاکیمان هەبووە و چالاکیەکان لەوە خۆ دەبینێنێتەوە کە کردنەوەی معرەزەکان و بە تواناکردنی کەم ئەندامەکان و کەم ئەندامەکان خستنە سەر کار و چەندین شێوازی ترکە خۆبەخشانە کار دەکەین. ئەم خۆبەخشانە لە کارەکەیان ڕوبەڕووی سەختی و زەحمەتی زۆر دەبنەوە. یەکێک لە کارەکانیان بریتە لە گرنگیدان بە بواری ژینگە و هۆشیارکردنەوەی تاکەکان و پاراستنی دار و درەخت و ڕێزگرتن لە شوێنە گشتیەکان. ئەم خۆبەخشانە دوای هەستکردن بە ئازارەکانیان دەیانەوێت ببن بە بەشێک لە کۆمەڵگا و دانەبڕێن لە کاروانی خزمەتکردن با وڵاتەکەیان. دەیانەوێت خزمەت بە دار و درەخت و گوڵ و گوڵزار بکەن چونکە سەوزای و دار و درەخت بۆ مرۆڤایەتی واتای بەردەوامی ژیان دەدات. ئەمەش پێویستی بە هاوکاری و چاودێری بەردەوامە. من لە ناو کتێبخانە تقریبان دەورەکمان کرد دەورشی کۆمەڵی ژین لە کتێبخانەی گشتی بۆ ماوەی تقریبان 3 مانگ بۆ ماوەی 3 مانگ ئەو دەورەمان کرد لەو دەورەیە طبعاً بەلایکمی ئەتوانم بڵێم 130,000 کتابمان خاوێن کردەوە ڕەفەکانشمان خاوێن کردەوە تەرقیماتمان کرد تەرقیماتمان هەبوو تەرقیممان کرد قەیدمان کرد لە کۆمپیوتەر ئەو ماوەیە تقریبان حەدیقەکانمان چا کرد تەنزیفاتی هەندێک جێمان کرد خۆمان یعنی وەکو خۆبەخش ئەو ئیشانەمان هەمووی ئەنجامدا بۆ ماوەی 3 مانگ وەکو گروپێکی کەمەندامی. ئەو کۆمەڵە گەنجەی کەوا دەبینن ئەمڕۆکە لە کۆمەڵە ژیندا تاکو ئێستا کە چەندین ساڵە خۆبەخشانە کار دەکەن و بە شێوەیەکی هەمیشەیی ڕۆژانە هێز و توانای خۆیان بۆ کۆمەلگا بۆ لایانی پەیوەنددار بۆ بەشێکی زۆری کۆمەلگا ڕوون دەکەنەوە کەواگەر بێت و ئەو کەم ئەندامانە ئەو ژینگەی کە تێیدا دەژین ژینگەکە گونجێنرابیتن هیچ کاتێک لە کەسانی ئاسایی جیانینە وە لە هەمان کاتیشدا هەر ئەو کەم ئەندامانە یعنی بۆ خەڵکان کەش ڕوون دەکەنەوە کەوا ئەگەر بێت و هەر کەسێک متمانەی بەخۆی بیتن و توانای بەخۆی هەبیتن و
ئەو هۆشوبیرەیە هەبیتن کەوا بتوانیت درێژە بە ژیان بداتن هیچ کاتێک بەشێک لە جستەی نەبوویتەوە هۆکار بۆ ئەوی کەوا یعنی لە کاروانی ژیاندا ببڕێتن ئەوەی کەوا وا دەکات لە مرۆڤ لە ژیاندا داببڕێتن بێهیواییە بێمتمانەیە نەگونجانە لەگەڵ دەوروبەر ئەوانە وا دەکاتن کەوا مرۆڤی گشتی بەکەم ئەندام ئەژمار بکرێت. وەکو ئەنجومەن لەگەر خۆبەخشەکان ئێمە هەوڵماندایە لەگەر حکمی علااقاتمان لەگەر منەظەمات و ئینسانی خێرخواست ئەو کەلوپەلانە وەردەگرین لە ڕێگای خۆمانەوە لە کۆمپیوتەرەوە ئەو کەم ئەندامانەمان جودا کردیتەوە ئەوانەی کە پێویستیان بە یارمەتیە ئەوانە تەلیفۆناتیان بۆ ئەەکەین ئەو خێراتەی وەردەگرین ئەو بزانە ئەو ئازوقەیە بزانە کەلوپەلی ماڵێ مەطبەخە ئەوەیە سەحیە ئەوانە لەسەر بەپێی ئەوە دابەشی دەکەینە سەر ئەو کەمەندامانێ کە داوای یارمەتیان کردووە. ئەم مرۆڤ خوێن گەرم و خۆبەخشانە سەرەڕای کەمەندامی و نەبوونی قاچ و دەستیان دەیانەوێت ئەم دڵی مرۆڤایەتی بەردەوام بێت لا لێدان. ئەمان هەر بەوە ناوەستن بەڵکو بەردەوام کار دەکەن بۆ ئەوەی خزمەتی زیاتر بە توێژی کەمەندامان بکەن. بالنسبة بۆ وەرگرتنی کەم ئەندام وەچی دێتن بۆ کۆمەڵی ژین پێش هەموو شتێک ئێمە خۆت دەزانی ئێمە کۆمەڵی ژین بۆ دەست و پێیە یعنی یان دەستی نقستان بی یان پێ نقستان بی مثلەن ئەوجا وەکو دێتە کۆمەڵە مثلەن لنەفرض خۆ ئەمە دکتۆر نینە بەڵام ئێمە چیەکەین تەماشایەکی دەکەن وەکو لزنە بڕیار دەدەین لزنەی خۆمان ئەنجومەنی ناوەند بڕیان دەدەین وەکو بڕیارماندا کە ئەوە وەربگرین ئەوجا خطوەکی ترمان هەیە لێرانە کتابێکی لۆ دەکەین لە بۆ لزنەی طبی لزنەی طبی لە هیلال ئەحمەرمان هەیە لەوێندا سێشەمان هەیتمان ئەو لزنەیە دادەنشی تەشخیصی عوقەکەی دەکا کەم ئەندامەکەی دەکا و هەروەها پلەی لە بۆ دادەنێ وەکو پلەی بۆ دانێ لە بەرنامەی کۆمەڵی ژین پلەی پەکەوتە 50 بەسەرەوە بی ئێمە وەری دەگرین 50 بەسەرەوە بەڵام بە شەرتێک لە تەشخیصەکەی نووسرا بێت قاچی یان دەستی ئەوە بەڵگەی هەرە بەهێزە ئەگەر یعنی تاچی مرۆڤ متمانەی بەخۆی بیتن هیچ کاتێک دووبارەی دەکەمەوە کەوا کە بەشێک لە جستەینی یاخود بەشێک لە ئەندامەکەی لە دەستدایە بە هەر هۆکارێک بی ڕووداوە هەر ڕووداوێک بیتن ئەوە نابتە هۆکاریەوەی کەوا دابڕێتن دەژات ئەوە دەیسەلمێنیتن کەوا متمانە بەخۆبوون لەسەر هەموو شتێکەوەیە. مانگانە بە شێوەی گروپ دەیان بەنا پەیمانگای هانا لەو پەیمانگایە فێری کاری دەستی و درومان و پیشەی جیاواز دەکرێن بۆەوەی ببن بە خاوەن کار و پیشەی خۆیان ئەم کارەش بە هەوڵ و کۆششی ئەم خۆبەخشانە ئەنجام دەدرێت. ئێمە طبعا دەوراتمان هەیە دەورات ناوە ئیجتیماعیان لەگە دەکەین مەسەلەن ئێمە پێیان نمونەیان دەدەینێ نمونەی کەم ئەندامی بەتوانە نمونە لە ڕێگای منەظەماتی DRCمان هەیە و سنتەری ئەوڕۆپیمان هەیە و GIZ-مان هەیە ئەوانە دەوراتیان لە بۆ دەکەنەوە وەکو دەوراتیان بۆ فێریانەکەن چۆن اعتیماد لەسەر خۆیان بکەن طبعا لە کۆمەڵی ژین دەکرێت ئەو شتانە لە دەورات ئەو دەوراتانە هەمووی لە کۆمەڵی ژین دەکرێت بە تەنسیق لەگەر کۆمەڵی ژین سەرۆکی کۆمەڵە محازەڕەیان دەداتی ئێمە محازەڕەیان دەدەینێ ئەو محازەڕەیە توانای ئەو بەخۆی هەموو کەم ئەندامە توانای هەیە بەڵام دەری ناخە ئێمە هەوڵ دەدەین ئەو توانایی دەربخەین بە خۆشمان لەناو خۆمان لەناو کۆمەڵە خولی خۆمانەکەینەوە و الحەمدولله یعنی شتێکی زۆر باش بۆ ئێستا کەم ئەندامان زۆر ئێستا حالیان هەیتمان مەشروعیان هەیە دەوراتیان کردیە فێرە میهنە بووینە یعنی حەزەکەن ئیش بکەن. ئێمە احتیمالمان زۆر لەسەر خولی دوورمان کردیە خولی دوورمان داواکاری ئافرەتانیشی کەم ئەندام ئافرەتی کەم ئەندام
زۆر بەشەی داواکاری خولی دوورمانەکەن. ئەوجا ئێمەش تەرکیزمان کردیە ساڵانە پەیوەندیمان لەگەر پەیمانگایەکان هەیە، پەیمانگای هانە هەیە لە هەولێر، لە دهۆکش پەیمانگایەکان هەیە، ئەوانە ساڵ بە ساڵ نووسراومان بۆ نێرین، ئێمەش بە نووسراو ناو کەمەندامەکان ڕەوانەکەی نێوێندەر و پێیان دەرێن کاکە ئەوە لەوێندەر خولی دوورمان هەیە، ئیسیفادەی باشیان لێ کردیە و ئافرەتەکان و تقریبا لە ماڵێ ئێستا حالیان ئێستا لە پێشنگایەکان هەندێکیان ئێستا لەوا لە پێشنگایەکان بەدیار دەکەون. هەفتانە لە ڕێگەی خولێکی تایبەت وانەی هۆشیاری و ئامۆژگاری گرنگ پێشکەش بەم توێژە دەکەن. لە خولەکەدا ڕایان دێنن کە چۆن پشت بە خۆیان ببەستن و خۆیان بژێوی ژیانی خۆیان دابینکەن و دەستەوەستان نەبن و ببنە خاوەنی کار و پیشەی تایبەت بە خۆیان. یەکێک لە کارە گرنگەکانیان ئەوەیە هەوڵدەدەن لە چوارچێوەی ئامانجێک کۆیان بکەنەوە بۆ ئەوەی داهاتوویەکیان هەبێت. خەمی قوڵی کەمەندامانیش نەبوونی دارشەق و عەرەبانەیە کە نزیکترین دۆست و هاوڕێیانن. ئەم مرۆڤانە بۆ ئەوەی هەنگاو بنێن و ڕوبەڕووی زەحمەتی و سەختیەکانی ژیان ببنەوە پێویستیان بە دارشەق و عەرەبانەیە. بەڵام کەمی ئەم کەلوپەلانە بووە بە ڕێگر لە بەردەمیاندا. کەم و کوڕی کەمەندامان بەڕاستی لە چدا خۆی دەبیتەوە. یەک لە یاسای کەمەندامان، یاسای ژمارە 22 ساڵی 2011 ئەگەر بێت و سەتا هەفتای جێبەجێ بکرێت تقریبا ئەتوانم بڵێ کێشەی کەمەندامان بەو شێوەن زەق نابێتەوە. کێشەکە لە چێدایە؟ کێشەکە ئێستا حالیەن لە موچەکەدایە. کێشەی موچەی کەمەندامان ئەگەر بێت و جودا بکرێتەوە وەزارەتی کار ئیش لەسەر ئەوە بکە، معقول نییە کەم ئەندامەکی 120,000 وەربگری، کەم ئەندامەکی خێزاردار کە 4-5 منداڵی هەیە 120,000 وەربگری. یعنی ئەوە دەبووە لە تاریخ. مەفروض وەزارەتی کار لەسەر ئەوە ئیش بکاتن، ئەوە یەکلا بکاتەوە. ئەوە لە موچەکە هەر کمیشە، یعنی مەفروض حساب بکرێت بۆ خێزاندار، یعنی ئەوە دەرەجەی بۆ دابدرێ، یعنی لە یاسا بکرێت. ئەو ئێستا ناتوانین بڵێن موچەشە وەکو هاوکاریە. ئەگەر ببتە موچە طبعا یاسای تری دەبی دەتوانێت ئەو معاشە زیاد بکرێت. کێشەمان هەیە تقریبا لە پەروەردە کێشەمان هەیە، کەم و کوڕی هەیە لە مەدارسەکان دەبینی حەمامات و ئەو شتیان تەواونی ڕەمپیان نییە. هەندێک مەدارسی کەونەکان هەیە. ئێستا مەدارسی نوێ تقریبا نتوانم بڵێم قوتابخانەکانی ئێستا دەکرێت ئەوان تۆزێک ڕەمپە و حەمامات و شتی هەیە بۆ دروست دەکرێت، بەڵام کەونەکان حتا ئێستا مایتەوە هیوادارم یعنی پەروەردە ئەو شتانە چارەسەر بکاتن. یەک لە ئیشەکانی ئەوی کە ئەمە بەڕاستی کە کەمەندامان زۆر پێویستیتی داشەقەیە، عەرەبانەیە، قەعادەیە، ئەوانە پەیدا دەکەین. ئێمەش تەلیفۆنیان پێ دەکەین بۆ ئەەکەین ئەوانە بە پێ قیاساتی خۆمان لە کۆمەڵە قیاسات، چونکی کەم ئەندام نابی عەرەبانەی بدرێتی ڕاستە و خۆ دەبی قیاسی بۆ بگری. ئێمە پەیدا ئەەکەینەوە عەرەبانانە لە ڕێگای چ وەزارەتی تەندروستی لە چ خێرومەند ئێمە ئەو خۆبەخشانە ئەو عەرەبانانە دێنین بەسەر ئەو کەمەندامانە دابش دەکەین. سوپاسی ئەو کۆمەڵی ژین دەکەین کەوا خۆبەخشن دێن، ئەوانیش یارمەتیمان دەدەن، پشتگیریمان دەکەن کەوا ئەو قوتابیانە بەرەو پێش بڕۆن. لە هەموو ڕوویەکەوە پشتگیریمان دەکەن. کۆمەڵەکان دەوریان هەیە لە بۆ هاتنی تەڵەبە لە بۆ ئەو شوێنەی ساڵان. ئەمە لە ڕێگەی کتابی ڕسمیەوە لە بۆ ئەو کۆمەڵانە کتاب دەکەین، ئەوانیش هەڵدەستن بە ناردنی ئەو کەم ئەندامانە لە بۆ پەیمانگاکەمان. طبعا ئینسان چۆن قاچی خۆی پێویستە دائیمەن حفاظی لەسەر دەکا، چۆن دەستی حفاظی لەسەر دەکانەوە کشتێکی بەسەر بێتن لە حاڵەی حادیسە شتێ. کەم ئەندامیش ئەو عەرەبانەی کە دەیدەیێ وەکو جزئەکە لە جستەی ئەگەر ئەو جزئە نەمینێتن کەواتە ئەو کابرایە منهارە بی، ناخی دەرونیەکەی تێک دەچی.
دوای چەندین جار هاتوچۆ اینجا ئەو کەلوپەلانە دابین دەکەن و دابەشی دەکەن بەسەر خاوەن پێداویستیە تایبەتەکاندا. ئیدی لێرە نزیکترین دۆست و هاوڕێی خۆیان دەدۆزنەوە. ئیرادەیەکی بەهێزیان هەیە لە بەرامبەر ئەو بربەستانەی کە دێنە ڕێگەیان. نزیکترین دۆستی ئەم خۆبەخشانەش عەرەبانەکەیانە کە بەردەوام لەگەڵیانە. ئەم کارەش دوای پشکنین و پێوانەکردن هەرکەس بە گوێرەی ڕێژەی کەمەندامیەکەی دەبێت بە هاوڕێی ئەو عەرەبانە و دارشقانە تا کۆتایی ژیان لەگەڵی دەمێننەوە. ئەم مرۆڤانە سەرەڕای کەمەندامیان بە کارەکانیان خەندە دەخەنە سەر لێوانی هەموو ئەو خاوەن پێداویستیانە. گەربێت و تێگڕای کۆمەلگا تاچی کۆمەلگا تاچی مرۆڤایەتی یعنی سەیری ئەو کەم ئەندامانە بکاتن وا بزانم یعنی ئەوە دەبێتە هۆکارێک بۆ ئەوی کە ئەوانیش هیچ کاتێک وا هەز نەکەن کەەوە ئەو کەم ئەندامە بەشێک لە جستەی نییە. کاکە هەندێک هاوکاری هاتیە وەرن وەرگرن لە کۆمەڵی ژین. سەعات 1:30 لە کۆمەڵی ژین بە باش کاکە؟ ئێمە کەمەندامان ئێمەی خۆبەخش لە ڕێگای هاوکاری کەمەندامان کە تێکەڵاوی کەمەندامان بووینە کەمەند هەندێک کەمەندام پێویستی بە یارمەتیە ئێمە لەو گروپەی خۆمان وەکو خۆبەخش هەوڵ دەدەین ئەو یارمەتیان بۆ ئامادەکەین ئێمەش بستین دابەشی سەر ئەو کەمەندامانەی بکەین بە پێی ئەو داواکاری خۆیان کە ئەمە دەزانین ئەوانە پێویستیانە. ساڵ دەبیت کە لە دڵکەمەندامان کار دەکەم وەکو خۆبەخش هەر کار و چاڵاکێکی هەبی ئەلێرانە لە کۆمەڵی ژین من بەشدار بوومە کار و چاڵاکی باشیان هەبوو کە کۆمەڵێکی سەرکەوتووە چەندین کۆمەڵی تریش دامەزراوە بەڵام من بەشداریم نەکردیە لە دڵیان تەنها لە دڵ کۆمەڵی ژین نەبی وەکو خۆبەخش کار دەکەم ستافێکی ڕێک و پێچیان هەیە. ماوەی 20 ساڵە لێکۆنە کارەکەم وەکو خۆبەخشێک ئیشەکانی ما وەکو ئیشی پارکە وەکو خزمەتی ملەتەکەمان بکەین. لە ساڵی 2011ەوە وەکو خۆبەخش لێرە ئیش دەکەم چەندین ئیشمان کردێ لە ڕێگای کۆمەڵی ژینەوە بۆ لە خولی شیاندن لە کۆمپیوتەر و موبایل و ئەوانە چەندین خۆڵمان لە بۆ کەمەندامان کردیتەوە و لە چەندین چاڵاکی تر وەکو با بڵێن کۆڕ و سیمینار و ئەوانەمان لە بۆ کەمەندامان پێشکەش کردیا. ئێمە کۆمەڵە گەنجێکی خۆبەخشین لە کۆمەڵی ژین ئامادەمان خزمەتکردنە بە توێژی کەسانی کەم ئەندام. ئێمەش وەکو کۆمەڵی مانجی سووری عێراقی لقی هەولێر کە دەبینین ئەو کۆمەڵە گەنجە خۆبەخشە دائیمەن کار دەکەن بۆ هاوکاریکردنی ئەو کەم ئەندامانە کە دەبین ئەوانە کار دەکەن و ئیشەکانیان ڕێک و پێکە بەڕاستی ئێمەش لەگەڵەوان هاوکار دەبین و چیان پێبیوتن لە هاوکاری کە ئێمە بتوانین بیدەین هاوکاریان دەکەین و بە خۆشحاڵیەوە. یەکێکی دیکە لە کارەکانی ئەم گروپە خۆبەخشە دابینکردنی خۆراک و پێداویستی ناوماڵە بۆ خەڵکی کەم دەرامەت. مانگانە لە چالاکیەکی بەرفراواندا باگهێشتی ئەو خێزانانە دەکەن کە ناونووسکراون بۆ پێدانی هاوکاری بە خاوەن پێداویستی تایبەتەکان و لە بۆنەیەکدا هاوکاریەکان دابەش دەکرێن. هەرێک لەو خاوەن پێداویستی تایبەتانە بە جۆرێک ئازار جەستەیدا پۆشیوە هەریەک بە دەردێکەوە دەناڵێنێت. بۆ کەمکردەوەی ئەم ئازارەشیان چاویان بڕیوە تا کاری خۆبەخشەکان بۆیە بە ئومێدەوە لێیان دەڕوانن. من هەمیشە وەکو باوەڕێکی بەهێزم چۆن لە بیدایەتەوە ئەو کۆمەڵەیە دامەزرایە وەکو کە ئێستاکە ئەو وتەیە دەڵێم دوور لە سەرۆک و ئەندامەتی من هەمیشە وەکو خودی خۆیان لە ڕیزەکانی خۆیان هەمیشە پاڵپشتیان بوویمە لە ڕۆشنکردنەوە لە متمانە بەخۆ بوون لەو
زانیاریانەی کە ڕۆژانە من هەمە هەوڵ دەدەم ڕۆژانە پێیان بەخشم و سپاسیان دەکەمکەوە ئەوان هەمیشە گوێڕایال بووینە جگە لەوەیکیانی گوێڕال لە کەسانی وەکو خۆیان کە کەم ئەندامن لە هەمان کاتشە زۆر بەوە خۆشحاڵن کەەوە ڕۆژانە زانیاری جۆرا و زۆر وەربگرن. ئەمە دیاری بەرنامەی سەربازی وونە لە کوردستان 24 منیش پێشکەش بەو ئازانە دەکەم کەوا بەڕاستی خۆبەخشن کەسانی کەم ئەندامن و هیواداریشم بەردەوام بن لەو کارەوە کاری جوانتری بەردەوام دەبین.